یەشودا مەهاراج خوێندکارێکی کۆلێژی ستار لە شاری دووربانی وڵاتی باشووری ئەفریقا بە بەدەستێنانی کۆنمرەی 95.3 لە تاقیکردنەوەی وەرگیران لە خوێندنی زانکۆدا لەسەر ئاستی شارەکەی خۆی پلەی یەکەمی بەدەستێنا. لەلایەکی ترەوە کۆنمرەکانی ئەم خوێندکارە لەوانە زانستی و بیرکاریەکاندا لە کۆنمرەی یەکەمی سەر ئاستی هەموو وڵات بەرزترە. هەروەها جێگەی ئاماژە پێدانە دوو خوێندنگەی بزاوی خزمەت کە لە ویلایەتی گاوتێنگ بوونیان هەیە لەسەر ئاستی وڵات پلەی دووهەم و پێنجەمیان لە یەکەم دە خوێندنگەی سەرکەوتووی ئەو وڵاتە بەدەستێناوە. بزاوی خزمەت نۆ خوێندنگەی لە ویلایەتە جیاوازەکانی وڵاتی ئەفریقای باشوور هەیە و لە کۆی 246 خوێندکار کە بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە ڕێژەی دەرچوونیان 100%. Turken verlieten Turkije dus vrijwillig, maar anderen doen dat min of meer gedwongen. کەناڵی فەرمی دەوڵەتی هۆڵەندا نۆس چیرۆکی ئەو هاوڵاتیانەی لە دەست ڕەشبگیریەکەی تورکیا پەنایان بۆ ئەو وڵاتە بردووە لە راپۆرتێکی تایبەتدا ڕووماڵ کرد. بەرنامەی NPO2 کە یەکێکە لە پڕبینەرترین بەرنامە هەواڵیەکانی وڵاتی هۆڵەندا چاوپێکەوتنی لەگەڵ زۆر کەسی جیاواز لە پەنابەرانی تورکیا ئەنجامدا کە هەر یەکەیان سەربەچین و توێژێکی کۆمەلگان و پیشەیەکی جیاوازیان هەیە. لە بەشێکی هەواڵەکەدا کە لە دوو کەمپی جیاوازی تایبەت بە ئاوارەکانی تورکیا وێنەیان گیراوە و دەوترێ تورکەکان وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن چیدی ئازادبوون لە تورکیادا ممکن نییە. لە راپۆرتەکەدا ئاماژە بە زیادبوونی ڕێژەیەکی بەرچاوی پەنابەرە تورکەکان کراوە و بە گوێرەی ئامارێکی ئۆفیسی کۆچ و پەنابەرانی هۆڵەندا لە ساڵی 2016 235 هاوڵاتی تورک پەنای بۆ هۆڵەندا بردووە. لە ساڵی 2017 ژمارەکە بۆ 481 و لە ساڵی 2018 بۆ 1180 کەس بەرز بۆتەوە. ئەنەس کانتەر یەکێک لە یاریزانە دیارەکانی یانەی نیویۆرک کنێکس لە خولیانە پیشەگەرەکانی باسکەی ئەمریکا ناسرا و بە NBA بەهۆی هەڕەشەکانی تورکیاوە بەشداری لە یاریەکی یانەکەیدا ناکە کە بڕیارە ئەو یاریە لە لەندەنی پایتەختی ئینگلتەرا ئەنجام بدرێ. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا یانەکەی کانتەر و یانەی واشنگتۆن ویزاردس لە لەندەنی پایتەختی ئینگلتەرا بەیەک بگەن. کانتەر لە ڕوونکردنەوەیەکدا ئەوەی ڕاگەیاند کە ئەگەری زۆری هەیە لەلایەن سیخوڕەکانی تورکیاوە بکوژرێت و پاشان وتی زۆر خۆشحاڵ دەبووم بەوەی بەشداری یاریانەکەم بکەم لە لەندەن بەڵام مەترسی لەسەر ژیانم هەیە. حکوومەتی تورکیا ژمارەیەکی زۆر سیخوڕی لە لەندەن داناوە و دەتوانن بە ئاسانی بمکوژن. لەمە دووە جگە لە ناوخۆی ئەمریکا و کەنەدا گەشت بۆ هیچ وڵاتێکی دەرەوە ناکەم. سەلمەت شوکر باوکی یاریزانی بەناوبانگی پێشووی هەڵبژاردەی تۆپی پێی وڵاتی تورکیا بە تۆمەتی ئەندامەتی لە گروپی تیرۆریستیدا داوای 7 ساڵ و 6 مانگ کە تا 15 ساڵ زیندانی بۆ کراوە لەلایەن داواکاری گشتیەوە و دۆسیەکەش لەلایەن دادگاوە قبول کراوە. یەکێک لەو بەڵگانەی باوکی شوکری پێ تۆمەتبار کراوە بریتیە لەوەی لە ماڵەکەیدا کتێبی تایبەت بە جێڕانەوەی ژیانی پێغەمبەری خودا حەزرەتی محەممەد دۆزراوەتەوە و وەگەوەی ئەم کتێبە تاوان بێت لە دۆسیەکەیدا ئاماژەی پێکراوە. لە دۆسیەکەی داواکاری گشتی سەکاریادا ئاماژە بەوە کراوە کە لە ماڵی سەلمەت شوکردا دوو کتێبی مامۆستا فەتحوڵا گولەم بەناوەکانی نوری نەمر دۆزراونەتەوە و ئەمەی وەک بەڵگەی تاوانباری ناوبراو پیشانداوە. هەروەها لە دۆسیەکەدا تۆمەتێکی سەیرتریش بوونی هەیە و لە ڕێگەی شایەت حاڵێکی شاراوە کە ئاماژە بەناوەکەی نەکراوە. باز لەوە دەکرێت کە سەلمەت شوکر لەگەڵ هاکان شوکری کوڕیدا بە هاوبەشی کاری بەڵێندەرێتی بیناسازی دەکەن و باوکی شوکر وەک جێبەجێکاری پرۆژەکانی شوکر ناوزەت کراوە. هەروەها لە بەشێکی تری دۆسیەکەدا ئاماژە بەوەش کراوە کە دەستیان بەسەر تەواوی مڵک و ماڵی باوکی هاکان شوکردا گرتووە. جێوە بیرهێنانەوەی باوکی شوکر لە ساڵی 2016 دەستگیر کراو دواتر بەهۆی خراپیباری تەندروستی ناوبراوەوە بە مەرجی زیندانی لە ماڵەکەی خۆیدا ئازاد کراو پاشان پاسپۆرتەکەیشی هەڵوەشێندایەوە. هاکان شوکر بەهۆی ئەو ڕەشبگیریەی لە تورکیادا دەستی پێکردووە ماوەی چەند ساڵێکە تورکیای بەجێهێشتووە و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ژیان بەسەر دەبات.